والله بۆ منداڵی دەکرێت سەرۆکاتی ئەو منداڵی دەکرێت بۆ منداڵە سکۆلەی بە ئەوەی دەکرێت. سەرۆکایەتی ئەو حکوومەتە بەو منداڵەش دەکرێت، کارەبا نییە، غاز نییە، ئاو سوتەمەنی نییە، موچەژ نییە. شتێکم پێ بڵێن هەبێ لەم وڵاتەدا. ئەمە وتەی هاوڵاتیەکی خانەنشینە، وەکو خۆیان دەڵێن ماوەی چەند ڕۆژێکە دێن و موچەیان پێ نادرێ. بەو منداڵی دەکرێت ئەو منداڵە سکۆلەکە نەشی بێتە مەکتەبێ سەرۆکاتی ئەو وڵاتی بۆ منداڵی دەکرێت دەڵێ غاز نییە، دەڵێ گاز نییە، دەڵێ بنزین نییە، دەڵێ معاش نییە، دەڵێ ئاو نییە، کارەبا نییە. چی هەیە؟ چی هەیە؟ شتێکم پێ بڵێن هەیە تا بڵێم باو پیا درۆستنە. ئەدی بۆ معاشی ئێستا معاشی تەندروستی دەستی پێکەوتۆ دەدرێت ئێستا معاشی خانەنشینیمان دەنەیە سبەکەی چییە؟ کورم بەحاشەکە و تقریبی بوو مانجێک و تقریبی دەشەوە کاکە چ شەو دەکا؟ ئەوە دەشەمە پێشەمەوە دێم پێشەمەی بابردووە لە پێشەوەی حیسابی کە نانداینیە خانەنشینێکی پێشمەرگەی دێرینیش 250 دیناری بەدەستەوە گرتووە و دەڵێت پێشمەرگەی شۆڕشی ئەیلول بووە. ئێستا خاوەنی 250 دینارە، چەند ڕۆژێکە دەستیان پێ دەکرێت و موچەیان پێ نادرێ. دوونە شادی ئەو دەپاند جیفارۆ چێ بگرم ئێتم یای خۆ بگرم فیان نییە پێشمەگە ئەیلولیشم پێشمەگە ئێتاشم هەشتا پێشمەیەچەتی بە بریندار بوویمە برامە شەهید بووە برێوا بریندار بە کومریندار بووە ڕزایی سوکایەتیمان پێ دەکەن ئەوە سێ ڕۆژە هەموو پیا و ڕیسپ و پیرە لێرە ڕاوەستاون درۆمان لەگەڵ دەکەن لە درۆیەکانی چێشارەزا بووین. لە بەرامبەر پێنەدانی موچەکانیان بەشێک لە خانەنشینانی مەدەنی و پێشمەرگەی دێرین گرت بوونەوە و بۆ ماوەیەک ڕێگای سەرەکی ڕانیە چوارقوڕنەیان داخست و وەکو خۆیان دەڵێن دەستیان پێ دەکرێت و هەر ڕۆژە و بە بیانوویەک موچەکانیان دوا دەخەن. ئەماش ژیان و گوزەرانیانی هێندەی تر قورس کردووە. لە دەڤەری ڕاپەڕینەوە ڕێناس ئەرسەلان کەناڵی پەیام.